بەڵێ بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە گوێزەڵەوە لەگەڵتانە بین بۆ قسەکردن لەسەر باسی ڕۆژی ئەمڕۆ وەکو ئێوە شاگەدارن ئەمڕۆ لە ئێران دوانزەمین هەڵبژاردننی سەرۆک کۆمار بەڕێوە ئەچێت و پێنجەمین هەڵبژاردننی شورای شار و گوندەکان بەڕێوەچێ بێگومان لە دوای شۆڕشی ئێرانەوە لە ساڵی 1970 ئێمە مەبەستمانە کە ئێستا لە چەند جێگەیەکی گەورەی ئێران بەهۆی کەمی بەشداریکردنەوە هەڵبژاردنەکان و دەنگدان وەکو باز دەکرێت تا یازدەی شەو درێژ کراوەتەوە بۆیە هێشتا ئەنجامە بەرایەکان وەکو پێویست دیار نین کە چۆن و چین و چۆن دەبن بەڵام ئەوەی دیارە ئەوەیە کە ڕکابەریەکی سەرسەختانە لە نێوان دوو کاندید هەن کە بریتین لە حەسەن ڕوحانی و ئیبراهیم ڕئیسی ئەوەی ئێمام شەو مەبەستمانە قسەی لێ بکەین لەم جێگەیەوە لە ناو سروشتی جوانی کوردستان قسەکردنە لەسەر پارتەکانی ڕۆژهەڵات و کاریگەریان لەسەرەوە هەڵبژاردنە وەکو ئێمە لە چەندین بەرنامەی دیکە بە بەشداری سکرتێری چەند پارتێکی ڕۆژهەڵاتی کوردستان ئاماژەمان پێدا و خۆشیان باسییان کرد ئەوان بڕیاریاندا کە بایکۆتی ئەو هەڵبژاردنە بکەن ئێمام شەو قسە لەسەرەوەکەین کاریگەریەم بایکۆتە چییە و بایکۆتکردنەکە دیراسەکراو بوو یاخود بڕیارێکی خێرا و بەپەلە و هەڕەمەکی بوو تا چەندە هەستەکەن باشیان کردووە تا چەندە هەستەکەن کاریگەری ئیجابی ئەبێت و کاریگەری ئەرێنی ئەبێت لەسەر داهاتووی ئێران من بۆی کاتەکە استیغلال بکەم زیاتر ناڵێم لە پێشەکیەکە ئەم شەو من سێ میوانم هەیە لە دەستە ڕاستەوە کاک سەلاح بایەزیدی وەکو توێژەرێک وەکو چاودێرێکی سیاسی ئەم شەو حزوریە زۆر زۆر بەخێر بن سەرچاوم و هەروەها کاک ئەنوەر محەممەدی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵی شۆڕژگەڕی کوردستان ئێوەش بەخێر بن سەرسەر و سەرچاوم میوانی سێهەمم کە جەنابی کاک تاهیر مەحمودیە ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی دیموکراتی کوردستانی ئێران بە هۆی قەرەباڵغی ڕێگاوبانەکانەوە هەندێک دواکەوتووە بەڵام لە کاتێکی دواتردا هەر ئەم شەو لەم بەرنمەیە داخلە بێت و بەشدارە بێت لەگەڵمان بە سەلامەتی گەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم کاگەنوەر ئەمڕۆ ئەو هەڵبژاردنەی کە ئێوە چاوەڕێتانە کرد ئەنجام درا و تا ئەم ساتەش بەردەوامە لە ئێران لە کۆماری ئیسلامی ئێران هێندەی زانیاری بە ئێوە گەشت بێت هەڵبژاردنەکە چۆن بەڕێواچێت ڕێژەی بەشداربوون لە تەواوی ئێران و بە دیاری کراوی لە ڕۆژهەڵاتی کوردستان چۆنە سپاس بۆ تۆ سڵاو بۆ بینەرانی کوردستان 24 ئەوەی ڕاستی بێ حتا ئێستا هەم بە پێی ڕاگەنە گشتەکان و هە بە پێی ئەو زانیاریانەش کە دەگا لە ئاستی ئێراندا بە گشتی بەشداری بەنسبەت هەڵبژاردننی پێش و هەڵبژاردنەکانی پێشووتریش ڕێژەیەکی زۆر لە خوار بووە و ڕێژەیەکی کەم بووە یەکێک لەو هۆکارانەش کە بووە بە هۆکاری ئەوەی کە کاتی دەنگدان درێژ بکەنەوە بۆ نمونە لە شارێکی وەکتاران بۆ سعات 11 شەو درێژیان کردوێتەوە درێژکردنەوەی ئەم کاتە نەک لە بەرەوەی دەنگدەرێکی زۆر هەیە لە بەرەوەی بنکەکانی دەنگدان چۆڵە و چاوەڕێن خەڵکانێک بەشک و لەم کاتەدا بە هەر جۆرەی داتایەکی فەرمی نافەرمی سەبارەت بە ڕێژەکە ئەوەندەی کە هەیە تا ئێستا لە کۆی ئێراندا دەڵێن تقریبان 25 لە سەدی دەنگدەران بەشداریان کردووە لە کوردستان کە تەبعاً بەنسبەت محافزەکانی فەرق دەکات لە ورمێ لە وستانی کوردستان و لە ئیلام بە پێی ئەو حتا ئەو داتایانەی یا ئەو ئامارانەی کە لە دام و دەستگاکانی کۆماری ئیسلامی بڵاوبووەتەوە ڕێژەی 20 لە سەد 25 و 30 لە سەدە واتە بەنسبەت هەڵبژار بڵێ بەنسبەت هەڵبژاردننی پێشووترەوە ڕێژەیەکی یەکجار لە خوارە باشە من بێگومان دێمە وڵات بچمە لای کاک سەلاح ینی ئەگەر سیناریۆکە چۆنە بێت چی ڕوئەدا ئەگەر ڕێژەی دەنگدانەکە بۆ نمونە ئەم شەو نەگەشتە 50% پێشی سڵاو بۆ بینەرانی کوردستان 24 وها نوانە بەڕێزەکانتان دیارە کۆماکو کاگەنوەر ئاماژەی پێکرد کۆماری ئیسلامی ئێران بە درێژای ئەو 38 ساڵە هەموو فێڵ و تەرکێشی بەکاری هێناوە کە دەرگاهای جۆرا و جۆر ڕاکێشانی عەتفی خەڵک پێشاندانی
هەندێک کاندید کە خۆیان بە جیاواز لەو حکوومەتە پێشاندە خەڵک ڕابچێشێ بۆ بەرسندوقەکانی دەنگدان بەڵام بە هەموو ئەوانەوە ڕێژ دەنگدەران زۆر نەبەوە بە درێژای ئەو ساڵانە بەڵام پێم وایە ئەو دەورە ئاڵۆزێکی دیکەش هەیە کە بۆ یەکەم جارە کە بۆ خاتی ئەوەی کە خەڵکیش زۆرتر پێشنە بۆ دەنگدان تەنانەت کاندیدێک یا کاندیدەکان لە منازرەکانی تەلەڤیزیۆنی هەموو ئەو سنوورانەی یا ئەو هێڵە سوورانەیان کە لە کۆماری ئیسلامیدا بەزاندیان کە بۆ نمونە دوای 30 ساڵ کە باز لە ئەدامی هەزاران زیندانی سیاسی لە هاوینی ساڵ 1960 هەتاوی دەکرێت و بە ئاشکرا تەلەڤیزیۆن ئێران بڵاو بووە کە بۆ درێژای ئەو ساڵە بێدەنجی لێکرا بوو یا تەنانەت کە پار نەواری دەنجی منتەزری بڵاو بۆ لەسەر ئەدامانە کەسانێک تووشی زەبر و زەنگ و گرتم بوونەوە بەڵام ئەمڕۆ بە ئاشکرا بۆ خاتی ئەوەی کە بەشداری خەڵک زۆرتر بێ بۆیە پێم وایە ئەو گرفتە پێشان دەدا کە کۆماری ئیسلامی ئێران بۆ خاتی ئەوەی کە ئەم جارە بەتایبەتی کە دنیا زۆرتر کۆمەلگای نێودەوڵەتی چاوی لەسەر هەڵبژاردنەیە پێشان بدا کە خەڵکێکی زۆرتر بێن بۆ دەنگدان و ئەوەی کە لایەنێک بەرحەق نیشاندا دژی لایەنەکرد کە ئەو لایەنە ڕوحانی جیاب کاتەوە لە ئەو ڕابردۆ ڕەشەیە کۆماری ئیسلامیدا پێیتە بەر بۆ بۆی پێم وایە ئەو جیاوازێ ئەگەر ڕێژەی بەشداریکردنەکە ئەگەر نەگاتە 50% چی ڕوەدا دیارە بەرحاڵ کۆماری ئیسلامیش وەکو هەموو حکوومەتەکانی توتالیتەر و بەرحاڵ دیکتاتۆری دەتوانێت ڕێژ دەنگدان زۆر کامە دیومانە لە ڕابردوودا حکوومەتی باسی عێراق یا لە حافزە سەد دەورەی یا بەشارەسەد ڕێژەکانیان 90% دەکوت بەرحاڵ بەڵام ئەوەی کە ئەمڕۆ دنیا بەڕاستی زۆر گۆڕانکاری دەکراوە دنیای کۆن نییە ئەمڕۆ چاوی کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر ئێرانە ئەمڕۆ ئێمە کۆمەلگای دەوڵەتیەوە بەشێک لە حکوومەتی ئەمریکا چاوەڕێی ئەوەن کە هەڵبژارنەکانی ئێرانن کە تەنانەت سپای پاسداران یا بخەنە نێو ئەو لیستە ڕەشەی خۆیانەوە بۆیە هەموو ئەوانە هەموو ئەم و بەشێکی زۆری دنیا چاوەڕێ ئەوە کە ئای ئێران دوای ڕێکەوتنی ئەتۆمی بەرەو چۆ دەڕات بەرەو حکوومەتێک دەڕوا کە دەگەڵ دنیای ڕۆژئاوا ئاشتی دەکا خۆی بەتونجی دوو دەخاتەوە من دێمە وڵات بۆی قسە لەسەر کاریگەری ئەنجامی ئەم هەڵبژاردنە لەسەر پەیوەندی ئێران بە دنیای دەرەوە چییە بێت قسەی لەسەرەکەین بێمەوە لای جەنابتان کاگەنوەر ڕایەکەی ئەڵێت هەر خۆشتان ئاماژتان پێدا بوو لە چەندین جێگەی تر کە بێپلانترین و بێپرۆگرامترین هەڵبژاردن لە مێژووی ئەو چەند ساڵەی ئەم 37 ساڵەی هەڵبژاردن لە ئێران ئەم هەڵبژاردنەیە ئەمە تەنها ڕایەکە و قسەیەکە یاخود بەداتا و بە بەڵگە ئێوە دڵنیان کەوایە ئەوەی ڕاستی بێ ئەم هەڵبژاردنە تۆ ئەگەر لە منازەرەکانیان چاوی لێ بکەی و یان لە دانی بەرنامە بۆی سەرۆک کۆمارێک دەڵێ من دەبمە سەرۆک کۆمار ئەوە بەرنمەکانمە تەنانەت لە دانی بەرنمەکان هەمویان تووشی کێشە بوون بەعزێکیان ئەسەن ئامارهای سەیر و عەجایبیان دەدا کە ئێمە دەتوانین ئەوە بکەین کە ئەوە نەک قادر بۆ سەرۆک کۆمارێک لە ئێران قادر نییە لە زۆر وڵاتی دیکەی دنیا ڕەنگە ئەو هەلی کار پەیداکردن و ئەو ئیمکانەت سازکردنە هاسان نەبێ ئەمە نیشان بوو لەوەی کە خودی خۆیان دەزانن ئابووری ئێران تووشی چ کێشەیەەکە ینی تەرکیزکردنە سەر دابینکردنی هەلی کار و باشترکردنی گوزەرانی هاوڵاتیان بەڵگەی ئەوەیە کە دۆخی ئابووری ئێران خراپە ئێستا بێگومان یەکێک لەو منازەرە گرنگەکانی خۆیان کە ئاخرین منازەرە بۆگە لە بیرم بێ یا ئاخرین دیبیت بوو لەسەر مەسالی اقتصادی بوو کە اقتصادی ئێران تووشی کێشە و قەیرانێکی زۆر گەورەیە و یەکێک لەو هۆکارانە بۆ ئاگداری جەنابەت کە بوو بە هۆکار کۆماری ئیسلامی و خودی خامنەی موافقت بکە لەگەڵەوەی ئەوەی ئەوان پێی دەڵێن بەرجام یا تەوافقی ئەتۆمی لەگەڵ دنیای غەرب هۆکارە سەرەکیەکەی اقتصادی ئێران بوو بۆیە ئەمە گرنگ بوو بۆ هەر کام لە کانداکان بێن لەم ڕاستایەدا قسە بکەن بەڵام ئامار و ئەرقامای سەیر و عەجایبیان ئەمە خاڵێکی دیکە لەسەر ئەوەی کە مەسەن ئازادی وا دەکەین ژنان ئەوەکان بە دژیەوەکان لەسەر مەسلەی ژنان قسەی دەکرد ئەوەکە دیکە متهم دەکرد بەڕاندخاری هیچ بێ بەرنامەیەکێکی ڕۆشن لە کاریاندا هەبوو ناچار بوون لە ئەسەر ئەو بێ بەرنامەگەشەوە هەموو ڕابردووی لەسەر دەمی محەممەد خاتەمی بە شێوەیەک لە شێوەکان ئازادیەکان تۆزێک گۆڕانکاریان بە خۆیانەوە بینی تۆزێک لە سەردەمی ئەحمەدی نەژادە بە شێوەیەک لە شێوەکان ئەم ئازادیە بەرتەسکرایە و داخرایەوە
لە سەردەمی ڕۆحانیە ئەوترێت هێندەی من خەڵکی ئاساییم دوان دەبێت و چاودێری مێدیای دەرەوەشم کرد دەبێت ئەوترێت باشترە لە چاو سەردەمی پێشوو هەستەکەن گەر ڕوحانی دەربچێتەوە ئەم ئازادیانە بە شێوک لە شێوەکان باشتر ئەبن ڕوحانی لە چاو پێشووتر ڕوحانی ڕوو بە دەرەوە باش بووە ڕوو بە نێوخۆی وڵات باش نەبووە بە نمونە و بە بەڵگە ئەعدامەکان لە سەردەمی ڕوحانیدا زیاتر لە سەردەمی ئەحمەدی نژاد بووە کوشتنی کۆڵبەران لە کوردستان لە سەردەمی ڕوحانیدا زیاتر بۆ تا سەردەمی ئەحمەدی نژاد باشە هەلی کار زیاتر نەبووە ئەگەر کەمتر نەبوو ئەمە تەنها بەنسبەت کورد لە ڕۆژهەڵات دۆخەکە خراببوویان بەنسبەت ئێرانیەکیشەوە بەنسبەت هەموو ئێران بەگشتی و دیارە لە کوردستان تایبەتی ترە ئەستەمەکە دوو بەرابرە لە ڕووی ئابووریەوە دوو بەرابرە لە ڕووی سیاسیەوە دوو بەرابرە لە ڕووی فەرهەنگی و کۆمەڵایەتیوە چەند قاتە ئەوانە وایە جا ئەوە ئابووری لەو ئیتفاق ئەتۆمێش کە کردیان بۆ ئاگداری ئێوە ئەو ئیمکانات و پوڵەش کە دەستی گرتن هیچ پێداویستیەکی ژیانی ڕۆژانەی خەڵک بەرەو دابەزین گۆڕانی بەسەردا نەهاتووە ئەمە نیشان دەدا کە گۆڕانێک پێک نەهاتووە فەزای بازی سیاسیە کەواتە وڵاتیانە بێت چی بکەنی لە نێوان لە ئێستادا کە دوو کاندێدای سەرەکی هەن کە ڕئیسی و ڕۆحانین ینی پێتان وایە هەر کامێکیان ببنەوە بە سەرۆک کۆمار هیچ بگوزەرێت و هیچ بگۆڕێت با یەکشت هەندێک ڕیشەی تر باس بکەین دەسەڵاتی جێبەجەکار لە ئێراندا کە بریتی بێ لە سەرۆک کۆمار لەگەڵ کۆمەڵێک کەند و کۆسپی واقعی ڕوبەڕووە کە دەسەڵاتی نییە شورای نگابان یەکێکیانە لە بەردەمیاندا ڕێبەری باڵا ڕێبەری وەلی فەقی یەکێکیانە مەجلیس یەکێکیانە باشە ئیمام جومعەکان تەنانە دڕێگرن لە بەردەم کۆن قسە تەنان قسە لەسەر سیستمی دادوەری و قەزایی بڵێ سیستمی دادوەری یەکێکیانە هەروەها قانونی ئەساسی خودی کۆماری ئیسلامی هەموو ئەوانە ڕێگرن لە بەردەم سەرۆک کۆماردا کە ناتوانێت بۆ نمونە لە سیاسەتی خارجیدا سەرۆک کۆمار بۆ خۆی ناتوانێت هیچ بڕیارێک بدا و هیچ گۆڕانکاریە بکە تا ڕاهبەر واتە ویلایەتی فەقی بەڵێنی پێنەدا لەسەر مەسەلەی ئەتۆمی خۆتا ئەگەر خامنەیی موافقەتی نەکردای بۆ ڕوحانی دەتوانیەوە ئیمزا بکە هیچ کەس نەیدەتوانی سیاسەتی بۆ نمونە دەستێوەردان حتا لە وڵاتانی ناوچە کە ئێستا دەیکەن دێمە وەلات بۆ خاڵیان سوپاس دەکەم کاگەنوەر کاک بایەزید ینی من بچینە سەر ئەم پرسیارە قسە لەسەرەوە هەکرێت دەگەر شتێک بە فلتەری خامنەئی تێنەپەڕێ مەحاڵە لە ئێران بکرێت لە هەر ڕوویەکەوە تۆ بیری لەکەیتەوە بەڵام ینی لە نێوان ئەوانەی پیانەوترێت ئیسلاح تەڵەب و ئەوانەی پیانەوترێت ئوسوڵگەڕا ئەوانەی پیانەوترێت کە ڕیفۆرم خوازن بە شێوەیەک لە شێوەکان ئەوانەی پیانەوترێت بناژۆ خوازن بە شێوەیەک لە شێوەکان یعنی چۆنە دێنە سەر حکم چۆنە دەسەڵاتی ئەوەیان هەیە ببن بە سەرۆک کۆمار گەر قسەکە ئەوەیە کە بەبێ فلتەری خامنەئی ڕابەری باڵا و یەکەمی یعنی کۆماری ئیسلامی ئێران هیچ ناکرێت کەواتە چۆن ئەمانە دێنە پێشەوە یان ئەمەش دیسانەوە سیناریۆیە پێم خۆش ئەمەوە ڕاست بکەمەوە کە بەڕاستی ئەو کۆمەڵێک چەم کە بە ئیسلاح تەڵەب و ڕفم خواز لێران ناسرا و بەڕاستی خۆیان هیچ نەبێ خۆیان لە سەردەمی لە دوو دەورەی خاتمیدا بەڕاستی کۆتایی پێهات چون ئەو کات دەرپاسی وەکو مردم سالاری دەکرا باسی کۆمەڵێک دیموکراسی دەکرا باسی کۆمەڵ دەستەواژە دەکرا کە ئەو کات عامە پەسەند بوو هەم بۆ خەڵکەم بۆ دنیای دەرەوە بەڵام ئێمە هیچ کام لەوانەمان لە سەردەمی ڕوحانیدا نەدید بەڕاستی بۆ چون بەڕاستی یعنی ئەو دەرفەتە کۆتایی پێهات بوو زۆرتر ڕۆحانی ئەگەرچی لە دنیای دەرەوە وەکو ڕفرم خواز ناسراوە بەڵام ڕاستیدا وەکو کەسێکی میانە ڕەو بوو وەکو کەسێک نەبوو کە بەڕاست ینی بۆ هەر بۆیە بۆ لێردامە بەڕاستی جیاوازێک ببینینەوە بەڵام بۆ پرسیارەکەی جەنابتان ئەوەیە کە من پێم وایە مەوەکو شانۆیە و هۆڵ گاڵتە جارێک بەڕاستی بۆ خەڵک دەبێت بۆ ڕاکێشانی خەڵک زۆرتر بۆ بەردە سندوقەکان بۆ ئەوەی کە وە تەنانەت بۆ ڕێگا کە بۆمانەوەی زۆرتی حکوومەت لەسەر دەسەڵات وەکە خەڵک ئەنی مەبەستت ئەوەیە ئەوەی دەرئەچێت ڕوحانی بێ و ڕئیسی بێ و فڵان و فیسار بێت بە نسبەت دۆخی ئێرانەوە لە ڕووی دیموکراسیەوە لە ڕووی قایمکردنی پایەکانی دیموکراسیەوە لە ڕووی دۆخی وڵاتیانەوە لە ڕووی ئازادی ڕادەربڕین و تەنانەت ئازادی پۆشینی جلوبەرگیشەوە هیچ ناگۆڕێ من پێم وانە چون تەنانەت ئەگە بکەین سەردەمی خاتەمی بکەینە معیارێک بۆ هەڵسەنگاندن دەبینین تەنانەت کاتێکدا کە بۆ خۆی سەرۆک کۆمار وت مەجلیسی لەدەست
ڕفۆرم خوازاندا بوو کە بەو معیاری ئەو دەمی کە زۆر ڕادیکالتر بوون بە نسبەت ئەمڕۆ ناتوانانی گۆڕانکارە جات بکەن ئەوە ئەمە ڕوبەڕووی ئەم پرسیارە دەکاتەوە هۆکارەکەی چێ و کارەکەوەیە کە هەموو دەسەڵاتەکان هەم جونکانی دەسەڵات دەستی ڕێبەری شۆڕشی ئیسلامیران خامنەیە و مافیای سپای پاسداران ینی بەواتەیە کە هەر کام لەو کاندیدانە کە بێنە سەرکار بێنە سەر حکم گۆڕانکارش ئەو تۆ لە ژیانی خەڵک لە گوزرانی خەڵک لە دروستکردنی کۆمەڵک ئازادی وانە دروست ناکەن بمچینە بۆ دەورەهایە کە دەبینی وەکو حکاگەنور بە دروستی شارێ بۆ شتە کرد کە کۆمار ئیسلامی ئێران لەزەر فشاری دەرەوە لە ژێر فشاری گەمار و ئابوووریەکان کە لە ماوەی 19 ساڵی پێشتر بەسەریدا سەپا بوو هات بۆ سەر چۆک و وەکو جامی ژەهرێک نۆشی کە بە هەڕێبەری ئێران دەستی بۆ چەکە تازە بەر کە کەسێکی وەکو ڕۆحانی و وەزیری دەرەوەی کە بە پێکەنینێک بەها ڕوخسار سیمایەکی دیکەی لە کۆماری ئیسلامی بە دەرەوە نیشاندا بۆیە ئەمە بە گۆڕانکاری نازانن تۆ ناوی ئەنەی جامی ژەهر یعنی گەرجامی ژەهرە کەواتە بە کاملی مرتاحی و بە کاملی ینی ئیرادەی خۆیان اختیاریان نەکردووە دۆخێکە سەپاندوویەتی کەواتە ئەم دۆخەکە ئەمەی سەپاندووە ناکرێ ئەمە ناو بنرێ گۆڕانکاری چکە گۆڕانکاری ڕادیکاڵی ناکرێ ینی لە نێوان شەو ڕۆژێکە لە ئێران تۆ ناتوانانی گۆڕانکاری بکەیت و ئەوەی ئەتەوێت یەکسەر بیێنیتە دی هەستناکی وردە بێ هەنگاوی بۆ بنرێ و ئەمەش کە ئەبیرێ بە شێوێک لە شێوەکان ئەکرێەوە گەشتبین بن پێی من پێ ئەوە تەسلیم بوون و زەلیل بوونێکە ڕوبە و دەرەوە کۆمەلگانی دەوڵەتی بەڵام گوشاری زۆرترە بۆ ناوخۆ ینی هاوکات بە شێوەیەکی هاوتەری بناچنە پێشەوە لە کاتێک بەرحاڵ کە کرانەوە دەکا بەر ڕۆژاوە خۆی تەسلیم دەکا ڕێککەوتنی ئەتۆمی واژۆ دەکا بەڵام هاوکات و نایە خۆی وەکو لایەنێکیش کەس خواردوو پێشامدا هاوکات شار ئابوووریەکان زۆر دەکاوە تەنانەت بۆ نمونەیە کاتێکە نێزیک بە 150 میلیارد دلاری دەست دوای ئەو گەمار و ئابووریان هەموو ئەم پارانە نەچۆتە سەر سفرەی نانی خەڵکی ینی گوزەرانی خەڵکی باشتر نەبووە ئەو پارانە بەشی زۆری دراوەتە بە پرۆژەهای ماجەڕاجویانەی موشەکی باڵستیک دراوە بە دەستوەردانی ئێران لە یەمەن لە عێراق لە سووریا وڵاتانە بۆیە گۆڕانکوارش ئەو تۆ دروست ناکات بەڵێ سوپاس دەکەم کاگەنوەر بێمەوە لای جەنابتان بەنسبەت کرانەوە بەڕووی پێکاتەکانی ناو ئێران ینی من گوێم لە کەسێک بوو ئەیوت ئێمە تەمەناکەین نوێنەرێکمان هەبێت بتوانێت ینی مزگەوتێک بۆ سونەکان لە تەهران دروست بکات ینی ئەماز ئەف ئیمانە وەکو خۆتان ناوی ئەنیان شتی ینی داواکاری زۆر بچووک و سادە بتانی بە زمانی دایکت قسە بکەیت یان بخوێنی یعنی لە دوای 1970ەوە پارتە سیاسەکانی ڕۆژهەڵات کە ماوەیەکی کەم لە ناوخۆ و پاشان بە دیاریکراوی تقریبا لە 1970ەوە کە دێنە سەر سنوور و بوردەوردە بەرەو باشوور دەکشێن و خەباتی خۆیانەکەن حەس ناکەن لاوازی پارتە سیاسەکانی ڕۆژهەڵات دوای کردووە کە کۆماری ئیسلامی ئێرانیش ئەوە جێندایەی کە خۆی ئێوێ بەو جۆرەی کە خۆی بڕیاری لێدا بیسەپێنێت و جێبەجێ بکە کاگیادگار ئەوڵەن بەم شتێک بڵێم کێشەی کورد لە کوردستانی ئێران کێشەی ئەوە نییە محافزێکی هەبێ یان بە زمانی دایکی بخوێنێ لە عێراقی سەردەمی سەدام حسێندا ڕەنگە جەنابیشت نازام تەمەنت ئەوە دەخوازێ ئەوە لە بیربیانە تەهام حێدین معروف جگری سەرۆک کۆمار بوو و چەندین وەزیری دیکە 45 ساڵ 50 ساڵ زمانی کوردی لە کوردستانی عێراق دەخوێنرا وایەنە پێش ڕاپەڕین دەڵێم ینی 20 ساڵ 25 ساڵ پێشەوە زمانی کوردی لە عێراق لە مەدارس دەخوێنرا بە تەواوی وانە و زۆر ئوستانداریش بە کورد بوون و محافظ منزورمە و مەجلیسی تەشریعی هەبوو زۆر کوردیشی تێدا بوو ئایا ئەمە قەزیەی کوردی لە باشووری کوردستان چارەسەر کرد؟ نا بۆ چونکە خواستی کورد لە کوردستانی عێراق خواستێکی سیاسی نەتەوەیی بوو لە کوردستانی ئێرانیش هەر بەو شێوەیە ئێمە خواستێکی سیاسی نەتەوەیی فەرهەنگیمان هەیە تەنیا ئەوە وەزیرێک یان ئوستاندارێک ببێ و یان لە خوێندنگایەک دەرسێکی کوردی هەبێ کافی نییەوە خواستەکانی خواستی ئێمە ئەوەیە ئەگەر من وەک نوێنەری کۆمەڵی شۆڕژگەر قسە دەکەم دەڵێم کورد مافی سیاسی و نەتەوەیی خۆی دەوێت بۆ نمونە ئێرانێکی فدراڵمان هەبێ کوردستان هەرێمێکی فدراڵی هەبێ بۆ ئەمە لەگەڵ واقعی ئێرانیش دەگونجێت قسە لەسەر واقعاکەی با قسە لەسەر واقع بکەین
پێتان وایە لە سڕگوێزەڵەوە لە کۆیەوە بتوانن ئەم واقعە بسەپێن و ناچاریان بکەن بێنە ژێربارتان؟ ئەوڵەن ئێمە نابێ ئەومان لە بیر بچە نابێت لەم خەباتەدا کوردستان بە تەنیا حساب بکەین لەگەڵ ئێران بە پێچوانێت بە لەگەڵ ئێرانی بە حساب بکەین. کورد بە تەنیا ناتوانێت ئێران بڕوخێنێ، ئەوە یەک واقعیەتە. بۆ ئێواتانەوی ئێران بڕوخێن چەند میسالت دەمێ بۆی لێم تێبگەی کە مەستەکەم چ کورد بە تەنیا ناتوانێت ئێران بڕوخێن. هەموو کورد دەنگدەری کورد ئەمڕۆ نەچێت بۆ دەنگدانیش هەمووی تاقە یەک کەسیش نەچێت سەر کۆمار لە ئێران هەڵدەبژێردرێ بۆ ڕێژەی دەنگدەری کورد بۆ حەجمە بتوانێت کاریگەری بێلەوەی سەر کۆمارێک هەڵنەبژێت. ئەم واقع ئازان نیەوە، ئەم واقع دەزانین. پس ئەی نەتیجە چییە؟ ئەتۆ دەبێت لەگەڵ خەباتێکی سەراسەری لە ڕاستیدا ببی بۆ ئەوەی ئەم کۆماری ئیسلامیە گوشارێکی لەسەر بێت کە بتوانێت یا ئیسلاحاتێکی جدی لەم نظامەدا پێک بێت کە من پێم هاسان نییە، ویان ئەوەی کە خودی کێشە نێوخۆیەکان کێشە دەرەکیەکان ئۆپۆزیسیۆنێکی بەهێز بێ بە هۆکارێک کە ڕژیم بڕوخێ. لەم دوو حاڵەتە زیاتر بەدەر نییە کە بەداخەوە یەکێک لە هۆکارەکانی یا چەند هۆکاران بۆی کە کۆماری ئیسلامی توانێت تەمەنی درێژ بێتەوە. ئەو بەهێزیەی ئۆپۆزیسیۆن کە لە کوردستانی ئێرانێ لە ئاستی سەرتاسەریدا نەماوە. ئەمە کێشەیەکی واقعی هەستەکەن پەرتەوازن بەڵێ ژمارەیەکی هێزی پەرتەوازن لە شێوەکان لە نێوان کەوانەیە کە بێبەرنامەن بۆیە ناتوانن کاریگەریتان هەبێ و پێویست ئێمە وەک کورد پەرتەوازنین بۆ حەدە. ڕاستە حیزبەکانی کورد ناکەم، باسی ئێران باسی پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵاتەکەم کەەوە بە شێوەیەک لە شێوەکان نوێنەرایەتی کوردی ڕۆژهەڵات. ڕاست بەڵێ ئێمە پەرتەوازین ئێستا ئەم ماوەیە ئێمە دەتوانم بڵم لە هەموو کاتێ زیاتر لە یەک نزیک بوونەتەوە هاوکاری زیاتریشمان بۆ کاریگەری خۆشی بووە. بەڵام من کە قسە لە ئێران دەکەم حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی سەرتاسەر دەڵێن بەو ئاستە نین کە بتوانن گوشارێکی جدی بێنن بۆ کۆماری ئیسلامی. ئەمە خاڵێکی لاوازی خەباتی خەڵکی ئێرانە بەگشتی. کاتی خۆی کوردستان بوو بە سەنگەری ئازادی بۆ ئەوەی حیزبی مکات و کۆمەڵە لە کوردستانی ئێراندا هێزێکیان بوو و وڵاتیان دەپاراست و هەموو ئۆپۆزیسیۆن ئێرانی لەوێت کۆ ببوونەوە. سەردەمێک کۆمارێکتان هەبوو؟ بەڵێ سەردەمێک کۆمارێکمانە بووە جەناب دەفەرمی، ئەوانە ڕاستن. بەڵام ئێستا ئەم ئاڵ و گۆڕانە کە ئەم پاشەکشە نظامیەی ئێمە و ئەو سەرکوتەی کە کۆماری ئیسلامی دەستی پێکردووە و ئەم بێهێزەی ئۆپۆزیسیۆنی سەرتاسەری و لە هەمان کاتیشدا ئاڵ و گۆڕەکانی ناوچەش بەداخەوە بە قازانجی ئێمە نەبووە. ئەفغانستان ئەگەر دەڕوخێ ئەگەر عێراق من دێمە وڵات بێگومان هەر لەسەر کۆتا قسەی کاگەنۆرگەر بۆستین ئەڵێ ئاڵ و گۆڕەکانی ینی ئەو پێشاتەکان ئاڵ و گۆڕەکان ئەوەی لە ناوچەکە گوزەریە بە شێوەیەک لە شێوەکان لە بەرژەوەندی کوردانی ڕۆژهەڵات نەبووە. لەم قۆناغا بێت چۆن خۆیان ڕێک بخەنەوە؟ ئەنی جەنابتان وەکو چاودێرێکی دۆخی بە دیاریکراوی ڕۆژهەڵاتی کوردستان ئەبێت چۆن خۆیان ڕێک بخەنەوە؟ ئەبێت چی بکەن لێرە بەدووە بۆەوەی ئەو پەرتەوازەیە کە خۆشی ئاماژەی پێدا و دانی پێدانا لێرە بەدووە بوونی نەمێنێت و بەرنمەیەکیان هەبێت هیچ نەبێ بەرنمەیەکی یاوبەش لە پێناو کوردانی ئەوێ. بەڵاگەر من لە درێژی قسەی کاگەنوەر بڵێم دەستەواژەیەکێ ئەمڕۆکە لە کاتێکدا پرسی کورد لە پارچەکانی دیکە زۆر باسی لە دەکرێت لە باکوور لە ڕۆژاوا بە باشووری کوردستان کە پرۆژەی بە دەوڵەت بوون هەیە خەباتی ڕۆژهەڵات بەڕاستی و خەباتەشی لە بیرکرا و باسی دەکەن. بەڵام ئەو بەمانای نییە کە ئەو خەباتە لێدا لە ئارادانە بەڵکو خەباتێکی گەرمگووری فەرهەنگی و سیاسی زۆر بەتین دەخۆشتایە. بەڵام ئەم دەرفەتە بەڕاستی بۆ کوردی ڕۆژهەڵات نەرەخساخنەیەکە گیری ئەوترێ لە ڕووە کللتوری و فەرەنگیەکەەوە ئەو قسەی تۆ تەواوەکە ینی زۆر گەرم و گوڕە، بەڵام لە ڕووە سیاسیەکەەوە حزورێکی ئەو تۆ نابینرێت. ینی جاران گەر چالاکیەکی چەکداری و سەربازی و پەلامەردانێک کە بۆیە بە شێوەیەک لە شێوەکان ئێستا ئەوەش نەماوە. ڕاستەواتە لە ڕووە سیاسیەکەەوە ینی تۆ لێرەوە ئەکرێت مخاتەبەی ئێران بکەی چاوەڕێ بکەی کاریگەری شتە بێ. ئەخر کسێک ئێستا ئەگەر بێت و هەل ڕۆژاوا مە بکەینە محەک بۆ هەڵسانگاندن ئەگەر بێت و بەهاری عەرەبی بەڕاستی لە سووریا ڕوونەدابا و حکوومەتی بەشار ئەسەد پێویستی بەو هێز سەربازیان نەباوە وەکە خۆی دەرجی نەکا لە شەڕ لەگەڵ کوردی ڕۆژاوا ئەو دەرفەتە بووان نەدەڕەخساکە ببین هێزێکی ئاوا گەورە زەبەندیان لە دروست بێ لە ماوەی 3-4 ساڵ کرد. ئێمە دەبین 5-6 ساڵ پێشستا ئێمە نەمان دەزانین ڕێژەی کورد لە سووریا چەندە و باز دەکرا کە بە سەدان هەزار کورد تەنانەت لە مافی شەهروەندی بێبەشن. بەحاڵ بە هەمان شێوە لە باشووری کوردستان کە لەگەڵ ئەوەی کە خەباتەشی لە مێژینە و ئەنفالی هەیە کیمیابارانی هەیە و هێزی پێشمەرگەی بەردەوام بوو. ئەگەر ئەو دەرفەتێ بەڕاستی لە دوای شەڕی خەلیجی و کۆی دروست بوو نی دەتوانی کە هێزی شەرکەر و پێشمەرگە بێتە ئەم قۆناغا. بۆیە
هێزی شەڕکرد یا هێزی پێشمەگەر لە کاتێک بتوانێت کە پشت بە جەماوەڕ بەستێ و بە جەماوەری بکرێت کە یا حکوومەتی ناوەندی بە ئاستێک لاواز بێ یا دەرفەتێکی کرانەوە بۆ بێ بۆیە ئەم بەداخەوە ئەم دەرفەت و کرانەوە یا ئەم دەرفەتە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان دروست نەبووە بەڵام ئەو بەمانای ئەوە نییە کە هێزەکانی ڕۆژهەڵات ئەوە بکەنە بیان و پاساوێک کە درێژە بەو دۆخە بدەن بەڵام خۆشبەختانە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بەشێک لەو هێزانە بە تایبەت کۆمەڵی شۆڕجێر حولی داوە کە بەرحاڵ بانگەوازی کردو بۆ بەرێکی گرتی و کوردستانی هەر نەبێ پلتفۆرمێک و ئەو هەڵبژارنەش بۆتە دەرفەتێک کە یەکەم جار 6 هێزی کوردستانی دەوری پلتفۆرمێکبوونەتەوە هێزانە ئەتوانن بە پراوێز خستنی لایەن یەک و دوان و سیان کاریگەری دابنێن یاخود ئەو بەرەی کە دروستە بێ ئەبێ هەمووان خۆیانی تیا بن من پێم وانە ئیزلایەنێک پراوێز بخێت تەنانەت ئێستا بۆ نمونە لە چەندین دانیشتنی و کۆبوونەوەیە هەبووە پاک حەزوری نەبووە پەژاک حەزوری نەبووە لە کاتێکە وتریەوەی خەباتی چەکداری ئەکات سەرڕای تێبینیەکان لە سەریان کە ئێستا بۆ نمونە بەشداری هەڵبژاردنەکەن ینی خەباتی چەکداریان بە شێوەک لە شێوەکان ڕاگرتووە بەستویان ئەم فترەیە ینی پراوێز خراببوون بەڵێ من پێمە ئەو پلتفۆرمە هاو بەش ئەگەر بێت و سەر بگرێت تەنانەت نەتەنیا هێزە سیاسەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەکو دەبێ کەسایەتە سیاسی ناودارەکان کەسانێکە لە دەروی وڵاتن یا کوردانی تاراوگا و ئەگە بکرێت دوجار بێتە کۆنفرانسێکی ڕۆژهەڵاتی یا بێتە پاڵلەمانێکی لە تاراوگە بۆ کوردی ڕۆژهەڵات ئەو دەتوانێت گشتگیرتر بێ و کەس نەیە کە گلەی بک بڵێ وەکو چەند لایەنێکی سیاسی قۆڕگەیان کردەوە بۆشتا بۆ پێم وانە پێم دەرفەت دەبێت بۆ هەستەکەی ئەو شتە لە ئێستادا ممکن بێ من پێمە ئەو ئومێدە هەیە دوای ڕێککەوتنی ئەو شەش لایەنە ئەو ئومێدە لە دەرەوە و ناوخۆی کوردستانی ڕۆژهەڵات دروست بووە کە ئەو ئیرادە هەیە لە هێزە سیاسیەکان سوپاس دەکەم دێمە وڵات با بینە سەر باسی شەشلایەنەکە و هەنگاوەکانیان و بڕیارەکانیان لە ماوەی ڕابردوودا بەبێ ئەوەی شەشلایەنە سەرەکیەکەی ڕۆژهەڵاتی کوردستان بەبێ ئەوەی گویان لە منازەرەیەک بوو بێ بەبێ ئەوەی بزانن پلان و بەرنامەی ئەو کەسانی خۆیان کاندید کردووە چییە هێشتا ئاگداری ئەو شتە نەبوون بڕیارتاندا کە بایکۆتی هەڵبژارنەکان بکەن هەست ناکەن بڕیارێکی خێرا بوو وەکو خۆت ئاماژەت ینی بەستن بە قسەیەکی خۆت کەوتت هەموو کوردانی ڕۆژهەڵات بەشداری نەکەن سەر و کۆمار هەر هەڵدەبژێردرێت زۆر ڕاستە هەموو کوردانیش بەشداری نەکەن سەر و کۆمار هەڵدەبژێری بەڵام ئەوە بۆ حیزبێ بۆ ئەحزابێکی سیاسی کە 40 ساڵە یا لانیکەم 38 ساڵە لەگەڵ ئەم نظامە سەرۆکاریان هەیە و لە چکۆلەترین دەسەڵاتداریەوە تا گەورەترین دەسەڵاتداری دەزانن چۆن هەڵسو کەوت دەکا قانونی ئەساسیەکەی دەناسن کێشە و گرفتەکانی بەردەم هەڵبژاردنێکی ئازاد دەزانن بە بڕوای من پێویستی نەدەکرد بۆی بوەستی تابزانی حەسەنی ڕۆحانی بۆ نمونە چ دەڵێ حەسەنی ڕۆحانی 4 ساڵی خۆی تاقی کردەوە هەموو وعدە و بەڵێنەکانی بۆ کورد بە تایبەتی بەدی نەهێنا نمونەیەکت بۆ بێنمە کە زۆر سادەیە لە دەوڵەتی حەسەنی ڕۆحانیدا کە قرار بوو ئوستاندارێکی کورد بێ محافزێکی کورد بێ بەڵام لە جواب داوتیان یەکێکی دیکانی ناوتیان وڵا بەداخەوە پیاوێکمان دەست نەکەوت بۆی لێوەی دابنێن لە کووردا دەبێ ئەگەر سەرۆک کۆمارێک وا بڵێ کە کورد دەیان کەس دەتوانم بڵم سەدان کەسی تێدایە و ئەگەر هەزاران نەبێ سەدان کەسی تێدایە ئێران بەڕێوە بەرێ نەک ئوستانێکی کوردستان بۆیە ئەمە مربوطە بە بنەما فکریەکانی کۆماری ئیسلامی ئەوەی لە دەستورەکەش یەکلا کراوەتەوە کە کورد بە هیچ شێوەیەکی زەومەرجانیتیا موجود نابێت کە بتوانێت خۆی کاندید نەک کورد ناتوانێت ژن ناتوانێت بەلوج ناتوانێت عەرەب ناتوانێت تەنانەت کوردی شیعە ناتوانێت باشە من ناوبڕێکی کورت وەرەگرم و لە دوای ناوبڕەکە گفتووەکەمان بەرداوامەکەین بینەرانی ئەزیز ناوبڕێکی کورت و لە دوای ناوبڕەکە ئەم گفتووەیە بەرداوام قسەکردن لە سەر باسێکی ڕۆژ کە هەڵبژاردنەکانی ئێرانە بەردەوامین و تام ساتش چاوەڕێی گەشتنی کاک تاهیر مەحمودین هیوادارین بەم جوانە بگات و هێندەی من ئاگادار بم وەکو لە پشتی کامێراکانەوەی بینم وا گەشت کاک سەلاح بێمە لای جەنابتان ینی کێ ئەتوانێت لە ئێرانی ئێستا مافی کورد بدات ئەگەر ئێمە کۆمار ئیسلامی کە ئێستا لەسەر حکومە بکەین بەڕای ئێمە کۆمار ئیسلامی ناتوانێت مافی کورد بدا چون لە ماوەی 38 ساڵی ڕابردوو هەموو شێوەکانی تاقی کراوەتەوە لە کۆماری ئیسلامیەدا لە سەردەمێکە هێزی پێشمەرگ لە شارەکان بوونە لە سەردەمی شەڕی سێمانگە کە دواتر بە شکستی کۆماری ئیسلامی منجەر بوو و
پەیامی خومینی بۆ بەحاپێدانی مافی کورد دراوە هێزی کوردی توانیان دەگەڵ کۆماری ئیسلامی تەنە دانیشتێکی زۆر کورتیان بووە لە دوای ئەوە هەموو بە سەرکوتی گەلی کورد بە ئەعدامی هەزاران زیندانی سیاسی و شەهیدبوونی هەزاران پێشمەرگە و دواتر لە ماوەی ئەم ساڵانەدا هەزاران زیندانی کورد لە زیندانەکانی کۆماری ئیسلامی چ لە ڕێگای ئەعدام چ لە مانەوە چ لە دوورخرانەوە و سەدان هەزار کورد ئاوارە و پارتەوازی دەرەوە بوونە بۆیە بەڕای من پێم وانە کۆماری ئیسلامیان ئەو زەرفێتەی هەبێکە مافی گەلی کورد و تەنانەت گەلی کورد نییە نەتەوەکانی دیکەی ئێران وەکو بەلوچەکان وەکو تورکەکان ئازەرەکان بدا بۆیە ئەو زەرفێتەی گۆڕانکاری چ لە سەردەمی پێشوو و حکوومەتەکانی خاتەمی کە تا ئەندازەیەک کەوکات دەکرێت بە ڕفخواز ناسرا بوو و تا ئێستاش ئەو زەرفێتە نییە و چاوەڕانی ئەوەی لناکی سوپاس دەکەم کاکتار مححمودی ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی دیموکراتی کوردستانی ئێران ماندوو نەبوونتان لە یەکەم درەنگ گەشتن بەڵام گرنگ بە سەلامەت گەشتن سەرچاوماناتن لە جنابتەوە دەست پێ بکەم ینی ئەم هەڵبژاردنە کە بە شێوەیەک لە شێوەکان 6 پارتی سەرەکی بایکۆتیان کرد هەست ئەکەن بایکۆتەکە پەیامەکەی گەشت بێ چ دوورمەودا چ نزیکمەودا بەڵێ منیش پێششی زۆر سپاسی جەنابتان دەکەم و ماندوو نەبوونی لە هاوڕانی بەڕێزم دەکەم داوای لێبوردن دەکەم کە درێنگەیشتمە و هۆکارێکی بوو ئەوەی کە فەرمووتان بڵێ پەیامی هەر شش هێز و لایەنی سیاسی کوردستانی ڕۆژهەڵات زۆر باش بە گوێی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات گەیشتنەکە بەو مانایە کە بەڵێ بە بەڵگەوە ئەرستان دەکەم خەڵکی کوردستان داوای لە هێز و لایەنە سیاسەکانی کوردستانی ڕۆژهەڵات بووکە بە یەکگرتووی بە یەکدەنجی بە یەکگوتاری ئێمە ڕوو بە خەڵکی خۆمان پەیامێک بدەین ئەو پەیامدانەش سەرەتاکەی هەر ئەوە نەبوو کە بۆ هەڵبژاردنەکان کردمان ئێمە لە نەورۆزیشدا ئەومان تاقی کردەوە بەڵام دەرکەوت لە مەسلەی هەڵبژاردنەکاندا کە ئەو شش هێز و لایەنە سیاسیە بەیەکەوە ڕوو بە خەڵکی کوردستان داوایان لێکردن کە ئێوە تاکو ئێستا داوامان لێ دەکەن کە یەکگرتوو بین ئێمە فەرمونەوە بەیەکەوە یەک پەیامماندا بەڵام خەڵکی کوردستان بەخۆشیەوە بە هەستکردن بە بەرپرسایەتێکی قوڵکە لە سەرشانیانە و بە خوێندنەوەیەکی ورد و دقیق لەسەر شناخت لەسەر کۆماری ئیسلامی لە ماوەی ئەو 30 چەند ساڵی سەرەتایی هاتنە سەرکاری هەتا ئێستا و ئەو مەراحیلانەی کە بڕیویانن بەتایبەت لە تاقیکردنەوە بەنسبەتی هەم ڕیفۆرم خوازەکان و هەم توند ئاژۆکان و هەموو ئەو لایەن و جەرەیانانی کە لە کۆماری ئیسلامی ئێراندا دەسەڵاتیان بەدەستەوە بووە بەو مانایە کە عرضت بکەم من هەر لە ڕێگادا بووم کە بێن بۆ لای بەڕستان هیچ زانیارێکی نوێ بڵێ ئەو ئامارانەی کە بڕاو بوونەتەوە لە هەر چوار پارێزگای کوردستانی ڕۆژهەڵات ئاماری زۆر دڵخۆشکردن بەو مانایە کە خەڵک بۆ بینەران ئاماژەی بەڵێ عرستان دەکەم خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بەخۆشیەوە هەم جوابی پەیامەکەی داوە هەم بەکردەوەی من عرضت دەکەم ئاماری کۆماری ئیسلامی ئێرانن بەو مانایە کە شتێک نییە کە ئێمە بۆ خۆمان دروستمان کردبێ و هەممی شەش کتومانە و ئێستاش تاکید لەسەر ئەوەی دەکەین ئامارەکانی ڕژیم ئاماری ڕاستی نین بگرە پێیەوە زیاد دەکات بۆ بەرژەوەندی خۆی لە ئوستانی کوردستان کە سنە و شارەکانی دەوروبەریەتی کە بەخۆشیەوە پێشوازەی زۆر باش لە بانگەوازی هەر شەش لایەنەکان کراسی 1% خەڵک بەشداری کردووە لە ئوستانی ئازەربایجانی غەربی کە ورمێ و شارەکانی دیکە دەگرێتەوە 42% بەشداری کردووە 36% لە کرماشان 42% تەنیا ئوستانێکی کوردستان کە ئامارەکانی بڕێک بەرچاوتر بوو کە ئەویش ئەو ڕژەیەنی ئەویش ئیلامە سەر و پەنجاب بووە بەڵام جیا لە هێز و لایەنە سیاسەکان بەنسبەت تەواوی ئێرانەوە بەنسبەت تەواوی ئێرانەوە کوردستان دەکرێ بڵین کە ئوستانەکانی کوردستانی ئێران و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان نزمترین ئاستی خۆی تۆمار کردووە لە بەشداری تەنها بۆ کوردانی ڕۆژهەڵاتە یان بۆ خودی ئێرانیەکانی شەر ئەو ئامارە نزمە ئەو ئامارە بەنسبەت کوردانی ڕۆژهەڵاتەوە ئامارێکە دەکرێت بڵین لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە کەمیوە نەبووە بگرە ئێران ئاماری دەنگداری نزمەیان بەرزە من لە تەواوی ئێران ئامارێکی دروستم لە بەردەستدانێ بە دلیلی ئەو هۆکارێک کە عەرزم کردن لە ڕێگادا بووم زیاتر ئەو ئامارەی کە ئێمە وەرمانگرتووە بەش دوو سەرچاوەیە یەکیان ئەو سەرچاوانن کە کۆماری ئیسلامی بخۆی بڵاوی کردەوە یەکیان لە ڕێگای تەنزیم و ڕێخستنە نهێنیەکانی خۆمان و خەڵکی خۆمان لە ڕۆژهەڵاتی کوردستان پێم خۆشە یەک ئاماژەش بکەم مەگەر ئیجازە بفەرمونون جیا لە هێز و لایەنە سیاسیەکان ژنانی هەر شەش لایەنی سیاسی کوردستانی ڕۆژهەڵات پەیامێکیاندا داوایان لە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات کرد کە لەو ڕۆژەدا بڕۆنە دەرەوە بۆ سەیران بۆ گەشتکردن بەخۆشیەوە ئەوەش جوابێکی زۆر موسبەتی داوە و خەڵکی کوردستان ئەو پەیامەیان پێگەیشت و ژنانیش کە نیوەی کۆمەڵی کوردەوارین و هەر بەپێی قانونەکانی کۆماری ئیسلامیش کە حەقیان نەبوو بۆ سەر کۆماری خۆیان کاندید بکەن جوابی خۆیان داوە بەهێز باشە کاک ئەنوەر محەممەدی ئاماژەی بە زانیاریەکی سەرنجڕاکێشدا کە هی ئەوەیە لەسەری بۆستی و قسەی لەسەر بکەین وتی گەرتەواوی
کوردانی ڕۆژهەڵاتیش بەشداری هەڵبژاردنەکان دەکەن سەرۆک کۆمار هەر هەڵدەبژێردرێت هەست ناکەن ئەو بژاردەیەی کە ئێوە ئیشتان بۆ کردووە بە شێوەیەک لە شێوەکان ئەنجامێکی ئەو تۆی نابێ یعنی کورد بەشداری هەڵبژاردننی نەکرد دوای ئەمە چی ئەو پەیامەی کە ئێمە داومانە پەیامێکی سیاسیە ئەو هێزانەی کە لە حاڵی چالاکی و تێکۆشاندان بەتایبەت لە ئۆپۆزیسیۆنی ئێرانینە و دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامین بە بێگومان هەر ئەو چاوەڕوانیان لێ دەکرێت و پەیامەکەش گەیشتووە من پێم وایە ئەوەی کە لە پرسیاری یەکەمیشدا ئەرزم کردی خەڵک زۆر لەوە هوشیارترە و ماهیەتی کۆماری ئیسلامی ئێران بە تەواوی ناسراوە ڕاستە کوردەکان جزئی شش نەتەوەی ئێرانن یەکێک لەو شش نەتەوانن بەڵام لەگەڵ هەمووی ئەوانەدا هەر ئەو پێوانە و فلتێرانەی کە دانراون لە نیزامی کۆماری ئیسلامی ئێراندا بە هەر پێوانەیەک بگری لێرە ئێمە کێشەی ئەوەمان نێداخوا زۆرینە و کەمینەوە بەرچاو بگرین ئێمە دەڵێن کوردەکان لە ئێراندا وەک باقی نەتەوەکانی دیکە نەتەوەیەکن مافی خۆیان هەیە خاوەنی هەموو ئەو مافون ئەرکانن کە ئێستا کە بایکۆتیان کردو هەست ناکەن دۆخیان خراپترە بێ پێشتریەوە دەنگتان نەداوە بۆم حکومەت عرستان بکەم دەستان نییە لە دروستکردنی کەواتەی زۆر خراپیان هەبووە لە فاسیلەی بەتایبەت دەگەبین ئەو 4 ساڵی ڕوحانی چاو لێ بکەین کە بەشێک لە ڕیفۆرمخوازەکان زۆریان هەوڵ دەدا کە ئەو مەسلەی مەطرح بکەن کە ڕوحانی جیاوازە لە ڕئیسی و ئەو بانگەشەی هەڵبژارنانەی کە بۆ خۆیان کاندیدەکان هەر شەشیان کردیان ماهیەتی ڕاستەقینەی کۆماری ئیسلامیان دەرخست هەر کامەیەکی بە یەکە تۆمەتبار دەکرێت یەک دەیکوت دزا یەک دەیکوت گەندەڵا یەک دەیکوتەوە قەت قاتڵە و ئەو شتانەی کە ئەوان لە سەریەشیان کوت بەڵام جیاوازە بۆ نمونە تۆ یەکی لە کاندیدەکان کە ڕئیسیە سەردانی شار بە شاری ڕۆژهەڵاتی کردووە ئەوە هیچ لەو مەسلەی ناگۆڕە لەبەرەوەی کێشەی ئێمە کێشەی نەتەواتی ئەوان کە سەردان دەکەن من دەمەویست ئاماژە بۆی بکەم کە جەنابەت پرسیارێکی کرد لێ کردم ئەوەی کە ڕوحانی هات لە دە خاڵدا داوای قەول و قەلار و بە حیسابی ئەوەی کە دەیەوێت کێشە و مشکلاتەکانی خەڵکی کوردستان چارەسەر بکە یەک لە سەدی ئەو قەولانەی بەڕەوە برد قسە لێرەدایە کە سەرۆک کۆمار لە نیزامی کۆماری ئیسلامی ئێراندا شتێکی سمبولیکە و ئەو دەسەڵاتانەی کە پێویستن بەتایبەت لە مەسلەی نەتەوەکاندا ماف و ئازادی نێتەوەکان مەسلەی دموکراسی لەسەر کێشە گەورەکانی دنیادا سەرۆک کۆمار ئەو دەسەڵاتی نێو ناتوانێت بڕیاردە من بێگومان دێمەوەلات کاتێکی زیاتریشم پێدای چون کاتەکەت بۆ قەرەبوو بکەمەوە کاگەنوەر بێمەوە لای جەنابتان یعنی ئێران لە نێوان سیستمی کۆماری و سیستمی ویلایەتی فەقیە و لە نێوان ئەم دوو سیستمەی وازەحە کە تا یاساکی حکومەکە ویلایەتی فەقیە و لەسەری سەرەوەی هەڕەمەکە هەموو عازێکەدات و فەرمانەکانی جێبەجێ ئەکرێت و ئەوەشی جێبەجێ ناکات بە دەردی ئەحمەدی نەژاد دەچێت کورد بۆ هەوڵی نەداوە ینی لە دروشمی بڕوخێ لە دروشمی لای دەبین لە دروشمی دەیگۆڕین لەگەڵ ئەم سیستمەیە لەگەڵ ئەم حکوومەتەیە لەگەڵ ئەم خەڵکانەیە کە لەسەری سەرەوەی هەڕەمەکان بگا بە دانوستانێک بک بگا بە ئەنجامێک بۆەوەی کۆمەڵێک مافی بۆ دەستەبەر بێت هیچ نەبێت وەکو باکوور پێش وڵامی پرسیارەکە دەمە یەک جملە دەڵم جا دەچمە وڵامی پرسیارەکە کوردی ئێران یا ئێمە حیزبەکان بایکۆت یا بەشداری نەکردمان بە شێوازێکی خەبات بە حساب هێناوە کە خەباتێکی مەدەنی گرنگیشە ئەمە لەم زایەوە و بەشداری نەکردنی خەڵک نابێ بە هۆکاری ئەوەی دەوڵەت بتوانێ بڵێ هیچتان بۆ ناکەم بە پێچوانە من پێم وایە دەوڵەت وریا دەکاتەوە لە بەهێزی کورد لە کوردستانی ئێران و لە پایگای کۆمەڵایەتی حیزبەکانی کوردستانی ئێران ینی بمبورە قسەکانت پێم ئەمە بەنسبەت سەرۆک کۆمارەوە بەڵام بەنسبەت شورای شار و گوندەکانەوە هەست ناکەن پرسیارەکە دەمەوە سەر ئەوەش بەچاوان من پێمە هەموو جارێک قیاسێک دەکرێت بۆ نمونە لە بینی باکوور و ڕۆژهەڵات ئێمە دەبێت یەک واقعیت بزانین ئێران تورکیە نییە بۆ نمونە تۆ پێش ئەم ڕووداوانەی کە لە بینی پەکەکە و وڵاتی تورکیەدا ڕوویدا وێنەی عەبدوڵڵا ئۆجەلان سەرۆکی پەکەکە لە ئەستانبول بە کەیفی خۆت دەتگەڕاند و تەزاهوراتی هزار کەسی بەڕێدەخرا بەڵام ئایا لە ئێران نا لە تاران نە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە سنە لە بۆکان لە مەهاباد لە کرماشان نەک ئەوە دەتوانی ئەعلامیەی حیزبێک فقط سێ خەتی لەسەر نووسرابێ بەدەستێک بگەن حکومەکەی چییە ئێستاش لە کوردستانی ئێران ئیعدامی سیاسی هەیە کورد ئەم دەرفەتەی دۆخی کوردانی باکوور باشترە بەڵێ جیاوازە بە دلیلەوەی سیستمی سیاسی لە تورکیا لەگەڵ سیستمی سیاسی و نظامێکە لە ئێران حکوم دەکا دوو دنیای متەفاوتن لەوێ ئەگەر دیموکراسیەکی تەواو نەبێ نیمچە دیموکراسی هەیە لانی کەم وێم جیاوازی هەیە بێنە سەرەوە ئایا کورد بۆ خۆیان بژاردەیە هەڵبژاردۆ یا بەسەریدا سەپاوە من پێم خۆشەوە بڵێم ڕەنگە زۆریژین نەبێ بەڵام ئێمەی کوردی ئێران و حیزبەکان بەسەرماندا سەپاوە ئەگەر جمهوری ئیسلامی بێ بڵێ حیزبەکان مافی ئەوەیان هەیە نوێنەرانی خۆیان دیاری بکەن بۆ مەجلیسی شورای ئیسلامی بۆ نمونە یا بۆ سەرۆک کۆماری
ئەو حیزبەی کە بڵێ من حازر نیم بیکەم لە سیاست نازانێت کاکە ئەوە بەسەر کووردا سەپاوە ئەمە دڵخواز نییە خۆ ئەگەرە و ڕێگا بێت و خەباتی سیاسی بکەی ئەمن بۆ لە زرگوێزەڵە دادنیشم و کاکتایر لە کۆیە دادنیشێ ئەو لە شارەکەی خۆی منش لە شارەکەی خۆم دادنیشم خەباتی سیاسیش دەکەم بۆ بەدەستیانانی مافەکەم سیستمی سیاسی لە ئێران بابێت بڵم دەڵێ ئێران یەک میلەتە کە دەڵێ یەک میلەتە واتە هیچ ملەتێکی دیکە بە ڕسمیان ناناسی کە دەڵێ ئاینی ڕسمی ئاینی شیعەیە واتە هیچ ئاینێکی دیکە بە ڕسمیان ناناسی کە دەڵێ کورد غەیری پیا و حەقی نەدەنگدا واتە ژن مافی فەوتاوە تۆ چالێک پێیدا بێ خاڵ بە خاڵ پێت دەڵێ کە ئەم سیستمە چەندە داپلۆسێنەرە چەندە توتالیتارە چەندە دژە مافی ئینسانیە تۆ لەگەڵ ئەمە چی دەکەیت خۆ ئێم بەداخەوە دوو کەس لە ڕێبەرانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بەدەست تروریستانی کۆماری ئیسلامی شەهید بوون کاک سدیقی کەمانگەری ئێمە خۆ لە وتۆشدا نەبوو بەڵام لە نێو ئۆردوگاکە خۆیان بە عاملی خۆی تروری کردووە فلان کەسی دیکەی لە فلان وڵات شاپوری بەختیاری لە فەڕەنسا ترۆر کردو ئەوە کەی دیکەی لەوە ترۆر کرد سپاس دەکەم کاگەنوەر کاک سەلاح بێمەوە لای جەنابتان کاک خالید عەزیزی سەبارەت بە هەڵوێستی شەش پارتەکە کاک خالید هاوخەباتێکی ئێوەیە بڵێت ئەم گەمە سیاسی کە شەش پارتە سیاسیەکە کردیان سەبارەت بە بایکۆتکردنی هەڵبژارنەکانی ئێران گەمەیەکی دروست نەبوو هەستەکەی ئەم قسەیە هەندێک منطقی تیاابێ من پێم وایە دیارە پێم وانێ ڕاست بێت لەم سەردەمەدا ئەگەر وەکو باسم کرد نیە مقایسێک پێ تەنانەت لە سەردەمی خاتەمیشدا کە بەڕاستی بە ڕێفۆن خواز ناسترا و هەندێک دەرفەت کرا بۆ هەندێک کرانەوەی سیاسی و کەلتوری زۆر بچووک بەڵام لەو سەردەمی ئێستادا بەڕاستی هەموو ئەم من فەزانەوە هەموو ڕۆزنانە داکراون تەنانەت ئەموو ئەو شانە کوتم وشهای دموکراسی مردم سالاری هەمووانەکە لە سەردەمانێکە لەو دەورەی پێشتی خاتمیدا باس لێ دەکراوە و دەرفەتە درابوو لەو سەردەمەدا بە تەواوی ئەوانە پشتگوێ خراون یعنی و تەنانەت خودی ئەم ڕۆحانیش بە کەسەشی میان ڕۆ دەناسرێەوە هیچ باسی هیچێک لەو پێدانی ئازادی یا پێدانی ماپ بە نەتەواتەکان بەتای لە دەورەدا باز نەکردەوە بۆیە پێم وایە باسکردن لەوەی کە بەرحاڵ ئەو سەردەمە جیاوازە و دەکرد بە شێوازێکی کە معاملە لەگەڵ حکوومەتە بکەی پێم وانە دروست بێت و لە جێگای خۆیدا بێت سپاس دەکەم پێمەوە لای جەنابتان کاک تاهیر هەردوو میوانەکەم پێم وا بێت زیاتر کاک ئەنوەر ئاماژەیان بەوەدا بەراوردێکیان کرد لە نێوان عێراق و ئێران با من ئەم بەراوردە بکەم بە پرسیارێک ینی گەر بەراورد بکەی لە نێوان عێراق و ئێران بەنسبەت عێراقەوە کە پارتە سیاسیەکانی کوردستان ئەو کاتەوانەی لە شاخ لە کاتی خەباتدا بوون ینی مفاوەزاتیان نەکرد دانوستانیان هەبوو لەگەڵ حکوومەتی بەعس ئەو حکوومەتی بەعسەی کە هەموو تاوانەکانی بەرامبەر ینی هەموو سنوورەکانی تێپەڕاندە بوو بەرامبەر بە کورد و هەمیشە ئامادە بوون بۆ ئەمە بۆیە هەندێک جار مافیان وەرەگرت سەرڕای تێبینی لەسەر مافەکان هەست ناکەن ئێوەش لە ڕۆژهەڵات سەرڕای تێبینیەکانتان لەسەر ینی کۆماری ئیسلامی ئێران ئەبێ بە شێوەیەک لە شێوەکان بە دوای دەرگایەکە بگەڕێن بۆ ئەوەی دانوستان بکەن و هیچ نەبێ هەندێک مافوەەر بگرن بەڵێ دیارە من سوپاسی هاوڕێی بەڕزم کاگەنوەر دەکەم کە ئاماژەی بە ترۆری ڕێبەرانی شەهیدی حیزبی دموکرات و باقی ڕێبەرانی تر کرد ئەوەی کە دەفەرمووی ئێمە هەمیشە پێمان وا بۆ کە وتوێژ یەکێک لە ڕێگا چارەکانە وەقەت دەرگای وتوێژمان نەبەستووە بەڵام نمونەی ترۆری دکتۆر قاسملووی کە لەسەر مێزی وتوێژ و بە حساب نێردراوی کۆماری ئیسلامی لە قالبی دیپلۆمات و کە دەرکەوت کە ترۆریستن یعنی ئەم ترسە لای ئەوە هەربوونی هەیە و بۆیە سڵ ئەکەنەوە ئەگەر نیەتێک شەبێ بۆ وتوێژ هەر مەسەلە ئەوەیە کە کۆماری ئیسلامی متمانەی پێ ناکرێ و ناتوانانی باوەڕ بە ڕفتارەکانی بکەیت و تەواوی هەوڵی ئەو لە ناوبردننی نەیارەکانیەتی و ئەوەی کە تا ئێستا کردوێتی من لە سەرتاشدا ئەرزم کردن لەو 39 ساڵێکدا هەموو ڕێگایشی تاقی کردوێتەوە ئەو دەنجێکی جیاواز نابیستێ لە دیدی ئەو هەمومان مسلمانین لە دیدی ئەو هەمومان ئێرانینە و شتێک بە ناوی کورد نییە شتێک بە ناوی ئەحزابی سیاسی نییە بۆیە قەت ئێمە وتوێژمان ڕەت نەکردوێتەوە بەو زەر بە گەورەیەی کە وێشمان کەوت بەڵام لەگەڵ هەمووی ئەوانەدا ئەوان خۆ باوەڕیان بە وتوێژ نییە وتوێژ وەک فرتوفێڵک بەکاردێنەوەی ئاماژەشت پێکرد بە نیسبەت باشووری کوردستانەوە بەڵێ ئێمە دەبینین لە زۆر مەقتەعدا هەتا لە هەفتاکان لە هەشتاکاندا هێزە سیاسەکانی کوردی عێراق چ پارتی دموکراتی کوردستان چ یەکێتی نیشتیمانی وەک دەرفەتێک ئیستیفادەیان لێ کرد ئێمە بەدڵ حەز دەکەین فرسەتێکی وابێتە پێشێ کە بتوانین کۆماری ئیسلامی ئێران بێنینە سەر ئەو قەناعەتەی کە بە کوشتن و بەبڕین ناتوانێت بە هیچ بگا و ئێمە واز لە مافەکانمان باشوور پەنایانە بردە بەر وڵاتە زلهێزەکانی دنیا لە ئەوروپا و ئەمریکا ئێوە بوو ئەمە ناکەم
وڵاتە زلهێزەکانی بۆی خۆیان حکوومەتی عێراق بێنە سەر کێشەیەکی زۆریان لەگەڵ کۆماری ئیسلامی هەیە بە تایبەت خودی ئەمریکا و وڵاتانی ئوروپایی بۆیە وڵاتانی زلهێز ناتوانن دەردی ئێمە دەرمان بکەن ئەوەی کە ئێمە جیرۆدەین بەدەست ڕژیمێکی دیکتاتۆر و بەحیسە بە تایبەت مەسلەی ئیدۆلۆژیک پێم خۆشە لێرە تاکیدێکی زیاتری لەسەر بکەمەوە ئەوەندە چەق بەستووە ئەوەندە داخراوە بچووکترین کرانەوەی تێدا بێگومان بەرەو هەڵوەشان دەڕوە بۆیە ئەوان باوەڕیان بەوە نییە کە وتوێش لەگەڵ کوردەکان بکەن و هەمی شەودایم کە ویسپیشیان وتوێش بکەن زیاتر بۆ ئەوە بۆ کە فرسەتێک بەدەست بێرن زەربەیەکیان لێ بدەن بەڵێ من بێگومان حەزمە کرد زیاتر لەگەڵەوەیە گفتوگۆ بکەم بەڵام کاتی بەرنامەکاری هێندە هاوکار بوو هیوادارم کاک تایر گلەی لێمان نەبێت بەڵێ کاک سەلاح بایەزیدی چاودێری سیاسی کاک ئەنوەر محەممەدی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەی شۆڕژگەڕی کوردستان کاک تاهیر محەممەدی ئەندامی کۆمیتەی ناوەندی حەزبی دیموکراتی کوردستانی ئێران زۆر سپاس بۆ کاتێک کە با ئێمە و بابینەرانتان بەخشی سپاس بۆ میوانداریەکەشتان لە زڕگوێزەڵە ماندوو نەبن و لەشتان ساغ بێ بەڵێ بینەرانی ئەزیز دیارە یەکێکی تر لە باسەکانی ڕۆژی ئەمڕۆ لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان کۆچی دوای یەکێک لە دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بوو و کەناڵی کوردستان 24 هەر لە ساتە وەختی کۆچی دواییەوە تا ئەم ساتە و دواتریش ڕووماڵی خۆی بەردەوام کردووە ڕێزی یادگار فایق و تەواوی ئەم ستافە جوان و ماندووە لە زڕگوێزەڵە لە سلێمانی و لە شاری هەولێر قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان سپێرم و ماڵی ئێوە و کوردستان هەمیشە ئاوەدان بێت لە خۆشی دابن.